ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. هێرشی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کارگەی دوو هاوڵاتی خەڵکی ورمێ. کوژران و برینداربوونی 5 ئەندامی سوپای پاسەران لە سەوڵاوە. یانەدەستانی 4 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە جادەی کرماشان بۆ ڕوانسەر. ئازادی کاتی درەخشان ڕەحیمی لە زیندانی ناوەندی سنە و کۆبوونەوەی خانوونشینکراوان و کرێکارانی سەنعەتی نەوتی ئاهواز. هێرشی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کارگەی دوو وڵاتی خەڵکی ورمێ. ڕۆژی دووشەممە 14 ڕۆژبەر 1404 هێتاوی هێزەکانی بنکەی سەربازی شارۆچکەی زیوە سەر بە ناوچەی مەرگەوار هێرشیان کردوتە سەر کارگەی دوو وڵاتی خەڵکی ورمێ و چەند کەس بە برینداری دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتەکان کارگەم دوو وڵاتیە بە ناوەکانی عەبدولهادی نەوجەوان و محەممەد ساڵح نەوجەوان لەلایەن هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە گەمارۆ دراوە و پاش هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر و کارگەیە ڕوبەڕووی خۆڕاگری کرێکاران و خاوەن کارگەکە بوونەتەوە. پاش ڕوودانی تێکەڵچوونێک لە نێوان ئەو دوو لایەنە چەند کەس بریندار و دەست بەسەر دەکرێت. هەروەها شایانی باسەکە سەر ڕای بە دوواداچوونی بنەماڵەی دەست بەسەرکراوان لەسەر شوێنی ڕاگررتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەبارەیانەوە لە بەردەستانی. کوژران و برینداربوونی 5 ئەندامی سوپای پاسەران لە سەوڵاوە. شەوی دووشەممە 14 ڕۆژبەر بەهۆی هێرشی هێزێکی نەناسراو بۆ سەر مۆڵگای سەربازی هێزەکانی سوپای پاسەران لە سەوڵاوە دوو ئەندامی هێزەکانی ڕژیم کوژران و 3 کەسی دیکەشیان بە سەختی بریندار بوون. بەپێی دوایین زانیاریەکان دوو ئەندامی پلەبەرزی سوپای پاسەران لە ناوچەی سەوڵاوە بە ناوەکانی عەلی ڕەزا وەلیزادە و عەلی شیری کوژراون و بریندارانی ئەو هێرشە بۆ ناوەندە پزیشکیەکان ڕاگوێزراون. شایانی باسە میدیاکانی نزیک بە سوپای پاسەران لەبارەی ئەو هێرشەوە نووسیویانە کە بە نارنجەک هێرشکراوەتە سەر ئەو مۆڵگەیەوە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ حزب و لایەنێک بەرپرسیارەتی ئەم هێرشە چەکداریەیان لە ئەستۆ نەگرت. گیانلەدەستانی 4 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە جادەی کرماشان بۆ ڕوانسەر. ڕۆژی سێشەممە 15 ڕۆژبەر بەهۆی پێکدادانی دوو ئۆتۆمبیل لە جۆری پراید و پەیکان لە ڕێگەی کرماشان بۆ ڕوانسەر 4 کەس گیانیان لەدەستداوە. بەپێی ئەو زانیاریانەی کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون بەهۆی سووتانی ئۆتۆمبیلێک لەو ڕووداوەدا هەموو سەرنشینەکانی گیانیان لەدەستداوە. شایانی باسە ساڵی ڕابردوو بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە جادەکانی ئێران و کوردستان هەروەها بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دۆخی ڕێگەوبان و ئیمەنی جادەکان لانیکەم 19,435 کەس گیانیان لەدەستداوە و هەزاران کەسی دیکەش بریندار یان کەمەندان بوو. ئازادی کاتی درەخشان ڕەحیمی لە زیندانی ناوەندی سنە. ڕۆژی ڕابردوو درەخشان ڕەحیمی هاوڵاتی خەڵکی شاری سنە بە دانانی بارمتەی 1 ملیاردی بە شێوازێکی کاتی لە زیندانی ناوەندی ئەو شارە ئازاد کراوە. ناوبرا و کاتی شەڕی 12 ڕۆژەی نێوان ئێران و ئیسرائیل هاوکات لەگەڵ چەند ژنەی چالاکی دیکە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و دواتر ڕەوانەی بەندیخانەی ناوەندی ئەو شارە کراوە. ئەو هاوڵاتیە تەمەن 43 ساڵەیە. ڕێکەوتی 29 خەرمانان پاش 3 مانگ دەست بەسەرکران و ئەشکەنجە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە ڕەوانەی گرتوخانەی ناوەندی سنەکرا. بەردەوامی مانگرتن لە خواردنی دوو بەندکراوی سیاسی کورد لە زیندانی ئێڤین ئێحسان و ڕامین ڕۆستەمی بەندکراوانی سیاسی کورد و خەڵکی شاری هەرسین سەر بە پارێزگای کرماشان بۆ ماوەی زیاتر لە 10 ڕۆژە لە بەندی 209 زیندانی ئێڤین مانیان لە خواردن گرتووە. ئەو دوو هاوڵاتیە ڕێکەوتی 29 گەلاوێش هاوکات لەگەڵ 3 چالاکی مەدەنی و فەرهەنگی دیکە لە شاری تاران دەست بەسەر و پاشان بۆ بەندی 209 زیندانی ئێڤین ڕاگوێزراون. سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەی و دوو دەست بەسەرکراوە لەسەر شوێنی ڕاگرتن و دۆخی تەندروستیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵای زانیاریەک لە بەردەستانی.
ناڕەزایەتی کرێکارانی پاڵاوگەی شیراز. ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 15 ڕازبەر کۆمەڵێک لە کرێکارانی پاڵاوگەی شیراز دژ بە پێنەدانی حەقدەستەکانیان کۆبوونەتەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە وەخوازیاری بەرزکردنەوەی یاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و تەوەڕۆم، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمکاناتی ڕفاهی، ئیمەنی شوێنی کار و ئەمنیەتی پیشەیی، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، بەکردەوە دەراتنی یاسایی 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان و هەروەها با یەخدانی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانی کرێکاران. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی خانەنشینکراوان و کرێکارانی سەنعەتی نەوتی ئەهواز. ڕۆژی سێشەمە 15 ڕازبەر کۆمەڵێک لە خانەنشینکراوان و کرێکارانی سەنعەتی نەوتی ئەهواز دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان لە بەردەم بینای شرکەتی نەوتی میلی کۆبوونەتەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروست مۆڵکردنی پلاکار دژ بە کەمبوونی حەقدەست و هەروەها دابین نەکردنی ئیمکاناتی دەرمانی و ڕەفاهی ناڕەزایەتیان دەربڕیەوە و خوازیاری بەرزکردنەوەی یاستی حەقدەستەکانیان بە پێی ڕێژەی تەوەڕووم و هەڵاوسان، گەڕانەوەی ئەو بڕەپارەیەکە وەکو باز لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، دابینکردنی مەنی شوێنی کار، ئیمکاناتی دەرمانی، ئەمنیەتی پیشەیی و بیمەی دەرمانی کارامە و هەروەها وەرگرتنی هێزی کاری نوێ بوو. بینەرانی خۆشەویست، گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.